نوێژەکان ئەبێتە مای سڕینەوەی گوناحەکان نوێژ بۆ نوێژی نیمەڕۆ بۆ عەسر، نوێژی عەسر بۆ مەغریب، مەغریب بۆ عیشا، عیشا بۆ بەیان. والجمعة كفارة لما بينهما، جمعة بو جمعة گوناحە كانت سڕێتەوە. ئەم نوێژانە ئەوەیە، يعني گوناحی ئەو مرۆڤە دەسڕێتەوە. بەڵام ئەمە لە بەنی ئیسرائیلە نەبووە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەوەی کە دراوە بە ئێوە بۆ نەدراوە لە چاکەدا. بەڵام ئەمە مانای ئەوە نییە کە ئێمە لە بینی نوێژەکانە گوناح بکەین، ئیتر وا بزانین بڵێ نوێژەکەی کردێ گوناحەکانمان سڕێتەوە، جمعە بۆ جمعەی سڕێتەوە، حەج بۆ حەجەی سڕێتەوە، عومرە بۆ عومرەی سڕێتەوە. ئەمە مانای ئەوە نییە تر ئێمە دەستگەینە گوناحەوە گوناح بکەین، بەڵکو ئەمە بەرەکەتێکە و خێرێکە لای خواوە هاتووە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چونکە ئەم ئایەتە دەربارەی ئەوەیە. ئەمجا پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام ومن هم بسيئة ولم يعملها لم تكتب عليه. واتعقل كس إنيازي خرابي كيبي خرابي بكا لدليا أم خرابا نانوسي حتى بكردار الأنجامي نلا بيغمر إخوافه. أم الشيء كلا رحمة كان إخوايا بأمتي بيغمرك چونك لبني إسرائيل أغنيت شبوايا خواهي قورا بوي دنوسي خرابەکەی بۆ دەنووسی. بەڵام ئەلەی لە پێغەمبەری نازدارە فەرمی عەلەیهی السەلاة وەسەلام هەر کەسێ بە ناز بێ گوناحێ بکە، خراپەیە بکە، لە نیەتی هەبوو بیکە، بۆ نمونە ڕۆیشتش بیکە، کارەکە بکە، کارە خراپەکە، بەڵام بۆی نەگونجا ڕێک نەکەوت، خوا ناینووسێت هەتا کردەوەکە نەکە. ئەمە یەکێکە لە ڕەحمەتی خوایە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، چونکە لە گەلان و قەومانی تر نەبوو. وإن عملها كتبت سيئة واحدة. أجر كرد وخرابة كيشي كرد يك خرابي بودا نسي أها پروردگار چنین رحم بيا ماكا، يعني أجر خرابة كيشي كرد يك خرابي بودا نسي. أم جا پیغمبری نازدار فرمی علیه الصلاة والسلام دي ولا چاکا باسی چاکا قياسي خرابة و چاکا هر لم فرمایشتا زور جوان درکوی. ئەگەر کەسێک نیەتی هەبوو خێرێ بکە، چاکەیە بکە، ڕۆی بۆ چاکەکەش نەیشی کرد، هیچ چاکەیشی نەکرد، خوای گەورە چاکێکی بۆ دەنووسێت. عەکسی خراپەکە ڕۆیش بیکە، ئەنجامی بدا، خراپە بکە، مصر بوو لەسەری ڕێک نەکەوت، نەیکرد، خراپەی بۆ چیەکە خراپە نانووسێت تا کردەوەکە ئەنجام نەدا، چاکەکە کردەوەکەش ئەنجام نەدا، بڕواتش ڕێکش نەکەوت، خوا هەر خێرێکی بۆ دەنووسێت. ئەگەر ئەنجامی دا، خوا یەک خێری بۆ نانووسێت، لەورە یەک شەڕی بۆ نووسی، لەیرە 10 خێری بۆ دەنووسێت. ئەگەر کردەوەکەی ئەنجامدا، خێرەکە مضاعەفەکە خوای پەروەردگار. ئەمە لەم دوانە چی ئەگەیەنێ؟ ئەم فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ئەم فەرمایشتە ئەومان پێڵێ ئێمە حاڵی ئەبین لەم ئایەتە سەبەب نوزولی ئەم ئایەتە، بەم فەرمایشتە خوا گیان ئێمەی خۆش دەرەکە، ئەوێتی هەر بە زۆرش بێ ئێمە داخلی باش بکە، چونکە بۆ تۆ خراپەیە بکە، یەک خراپەت بۆ دەنووسێت، هەتا خراپەکەش نەکەی هەر نانووسێت. بەڵام تو ئەگەر نیەتت بێ بڵێ خوایە خۆزگایە پارەم وایە مزگەوتێکم بکردایە، خوای گەورەی نووسێ ئەو مزگەوتێکی کردووە، فەقیرە دێ داوات لێکا پارەت نییە، ئەڵێ خۆزگایە پارەم وایە ئێستا پڕ دەست خۆم خێرم بکردایە بمدایە پێی، خوای گەورە هەمووت بۆ دەنووسێت. هەنی بە نیەتت کردەوە چاکەکان دەنووسێت، هەمووی خراپەکە ئەگەر لە شوێنەکە بڵێ وەڵا ڕێکەیە ئەو خراپەم بکردایە باشوو، خوا ئەمە نانووسێت، حتا نەیکەیتە کردار. ئەمە فەرق بە جیاوازیەکە لەنێیە. بۆیە ئەمە بوو ئەم ئایەتە بەهۆی ئەمەوە دابەزیوە کە ئەسبابی نوزول ئەو ئایەتەی 110 نیسا کە خوێندمانەوە بەمە داوازیە. پێشەوە ئیبن کەثیر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ زەمکردنی کەسانێک کە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەیان کرد زۆر جار، یعنی باسی ئەمیانە کرد و باسی ئەویانە کرد، بۆیە لەو کاتەدا بەڵام نەوەکانی بەنی ئیسرائیل پرسیاریان لە موسا دەکرد بە ئینکاریەوە، یعنی پرسیاریان لە موسا کرد، ئینکاریانە کرد، ئینکاریان دەکرد و خۆیان بە گەورە دەزانی،
خەڵکانی کەشاتن لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسییانە کرد باسی خەڵکیانە کرد سەبەبی نزولی ئەم ئاەتە بۆ ابن کەثیر ئەفەرمێ ئەم هۆکارە بوو کە دابەزی لەگەڵ ئەوەشە ڕەحمەتی دابەزاند کەواتە ئێمەی موسڵمان و ئیماندار بە نیەتمان ئەتوانین چەنەها خەیر و باشە و چاکە بکەین بەڵام بە نیەتمانش بە کردارش هەتا کرداری خراپش نەکەی نانەسێ چونکە سەیری لێ ماوەیەکی پێش ئێستا زەلامێکات دەوری ئامۆزی شەو بوو وتی مامۆستا فتوای داوە و تێتی ئەگەر نیەتت هەبێ ڕۆژ و بشکێ ڕۆژەکە شکاوە من نازانم شتی وام نەبینیوە شتی واش نییە ئەم قسەی هەرکێ کردبێتی ئەم قسە مخالەفەی حەدیثە چونکەوە تا پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم تا خراپە نەکەی خوا ناویست با نیەتی هەبێ بەدام نیەتەکەی جێبەجێ نەکردووە ڕۆژەکەی تەواوە کەواتە ئینسان بەڵەجار هەیە نیەت چییە کە ڕۆژوەشکێنی نەخۆشە ناساغە بەڵام هەر تەحمولەکە خۆی گرێتەوە ئەو ڕۆژەکەی نشکاوە ئیلا هەتا ئەو کردەوە کە جێبەجێ نەکە ئەو کاتە خراپەکەی بۆ دەنووسێ بەڵام چاکە عەکسیەوەیە هەر نیەتی بوو بۆی دەنووسێ خی گەورە ڕەحمان لێ بکە و عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە و کردەوە چاکەکانمان بۆ بنووسێ ئینشاءڵڵا